بەناوی خدای گەورە و میهرەبان ئامادەبوانی هێژە زۆر خوشحاڵم ئەمڕۆ لێرەین بۆ دانانی بەردی بناغەی دووسایدی ڕێگەی کۆیە و هەولێر. پێش 2 هەفتە من سەردانی قوتابخانەیەکم کرد لە شاری کۆیە بۆ لێدانی زەنگی ساڵی خوێندنی نوێ و لەوێ بەڵێنمدا بە خەڵکی خۆشەویستی شاری کۆیە کە ئێمە دووسایدی بینی هەولێر و کۆیە دروست دەکەینەوە و دەست بە جێبەجێکردنی ئەم ڕێگایە دەکەین. شکر بۆ خۆ دوای 2 هەفتە ئێمە لێرە کۆبووینێتەوە بۆ جێبەجێکردنی بەڵێنەکەمان. بێگومان ئەم ڕێگەیە دەتوانێت یارمەتیدەرێکی زۆر بێت بۆ بەستنەوەی شاری کۆیە و تەقتەق و دەوروبەری بە هەولێری پایتەخت. هەروەها یارمەتیدەریش دەبێت بۆ ئەوەی ڕێگەی هەولێر بۆ سلەیمانیە بێتە بەشێکی سەرەکی لە بەستنەوەی هەولێر بە سلەیمانی و تەواوکردنی دووسایدی و وا بکەین کە هەموو شارەکانی ئێمە بەیەکەوە ببەسترێنەوە. ئێمە بەرنامە و پلانی زۆرمان هەبووە بۆ دروستکردنی تۆڕێکی باشی ڕێگاکان و بەستنەوەی هەموو شارەکان بە یەکترەوە. ئەوە وردە وردە خەریکین ئەو پلانە جێبەجێ دەکەین. پێش ماوەیەکی زۆر چەندین ساڵە بڕیاری دروستکردنی ئەم دووسایدی هەبووە، بەڵام بەهۆی جیاواز و ئەو گرفتانەی کە بۆ حکوومەت و کابینەکانی پێشووتری هەرێم هاتنە پێشەوە ئەم پرۆژەیە جێبەجێ نەکرا. ئێستا ئێمە بڕیاری ئەومان داوە کە بە دیزاینێکی نوێتر، فراوانتر، باشتر، بە کواڵیتی و ستانداردێکی نێودەوڵەتی ئەو پرۆژەیە جێبەجێ بکەین و هیوادارم لە ماوەیەکی نزیکدا کۆمپانیای جێبەجێکار بتوانێت ئەم ڕێگە بخاتە خزمەتی هەموو هاوڵاتیان. گومان لەوەدا نییە کە هەموو شارێکی کوردستان پێویستی بە خزمەت و خزمەتگوزاری زیاترە و خەڵکی خۆشەویستی شاری کۆیەش شایانی ئەوان خزمەتێکی باشتر بکرێن. هیوادارم چیتر ڕێگر و بەربەست نەبن بۆ ئەوەی بتوانین دەستی ئاوەدانی و خوشگوزەرانی و پێشخستنی ژێرخانی ئابووری و هەموو کارە خزمەتگوزاریەکان بە هەموو شار و شارشکەکانی کوردستان بگەینین. هەر لەم ڕوانگەشەوە ئێمە هەوڵی جدی دەدەین کە پرۆژەکانی حکوومەت لە هەموو شوێنەکان بەبێ فەرق و جیاوازی ئەنجام بدرێت. پێشتریش بڕیاری حکوومەت ئەوە بووە کە پرۆژەکان لە هەموو پارێزگاکان لە هەموو شار و ناوچەکان جێبەجێ بکرێن و هەم بڕیاری پرۆژە دراوە هەم تەرخانیشی بۆ کراوە، بەڵام لە ڕووی تەمویل و پارەدارکردن و جێبەجێکردن بەداخەوە بربەست هەبووە. هیوادارم چیتر ئەم بربەستانە نەمێنن تاکو هەموو لایەکمان شاد بین بەو هەڵمەت و شۆڕشە خزمەتگوزاریەی کە لە حکوومەتەوە دەستمان پێ کردووە. من داوا لە هاوڵاتیان دەکەم دوای ئەوەی کە ئەم جۆرە پرۆژانە جێبەجێ دەکرێن و ئەم جۆرە دووسایدیانە دروست دەکرێن ڕێز لە ڕێنماکان بگرن، ڕێنماکانی هاتوچۆ، هەروەها ڕێز لە حرەمی جادەکان بگرن و تەجاوز نەکەنە سەر ئەو حرەمە، چونکە ئەم ڕێگە چەند سوودی هەیە بۆ خێراترکردنی سەفەرکردن بینی دوو شار، ئەوەندەش سوودی هەیە بۆ سەلامەتی و کەمکردنی ڕووداوی هاتوچۆ و هەروەها سیمای وڵاتەکەشمان جوانتر دەکات. بە تەجاوزکردن هەم گرفتی ڕووداوی ناخۆش زیاد دەبێت، هەم سیمای جادەکە تێک دەچێت. وێ داوا دەکەم هاوڵاتیان ڕەچاوی ئەوە بکەن، ئەو ڕێنمایە کە هەن وەک خۆیان جێبەجێ بکەن و ئەوەی ئێمە بتوانین زیاتر خزمەتیان بکەین. هەر وەک بیستم و بینیم شوێنی تایبەتیش دیاری کراوە بۆ ئەو هاوڵاتیانەی دەیانەوێ بۆ خۆیان کەسابەت بکەن لە نزیک ئەم
جادانە یام دووسایدیە شوێنی تایبەتیان بۆ دەستنیشان دەکرێ و ئەوان دەتوانن لەم شوێنانە کەسابەتی خۆیان بکەن. کەواتە ئەگەر بە پێی ڕێنمایەکان هەموو لایەکمان هاوکار بین و ئەو بەرنامەی هەمانە جێبەجێ بکەین، باوەڕ بکەن لە هەموو ڕۆیەکەوە دەتوانین خزمەتێکی زیاتری خۆمان بکەین وەکو هاوڵاتیانی کوردستان و وڵاتە کەشمان بکەین. من خوشحاڵم کە ئەمڕۆ ئێمە دەچینە واری جێبەجێکردنی ئەم پرۆژەیە و هیوادارم لە کاتێکی نێزیکیش بۆ کردنەوەی ڕێگاکە بگەڕێینەوە و پشتوانین سوودی لێ وەربگرین بۆ هاتوچۆ. جارێکی تر بەخێر بێن، سەرسەر و سەرچاو هەر سەلامەت بن، کوردستانمان هەرەوەدان بێت.